ئازادیەکە ئێستا لە کوردستان با بڵێن هەیە یاخود بەناو هەیە لە دۆخەشی زۆر خراپدایە لەوانەیە لە مێژووی کووردا هیچ کاتێک بۆ شێوەی دۆخی ئازادی مافی تاگ مافی تەنانەت خەڵکی ئاسایی نەک ئەوانەی کە ڕۆژنامە نووسن یاخود ساڵاتی مەدەنی تەنانەت مافی خاوڵاتیان و خاوڵاتی ئاسایی وەکو فەرمانبەر مامۆستا هیچ کاتێک وەکو ئێستا لە بارودۆخێکی خراپدانە بوونە. ڕاستە لە با بڵێن لە دەڤەری زارد بارودۆخەکە زۆر تند و تیشترا یعنی ئازادی تەنانەت ڕێگە بە خۆپیشاندان نادرێن هیچ کەس ناگاتە ئەو شوێنێک کە مەسەلەن بڕیارە خۆپیشاندانی لێ بکرێ زووتر پەرتەوازە دەکرێن و دەژیر دەکرێن و ئیدی ئەو نمونانەکە زۆر بووە لە با بڵێن دەڤەری سەوزیش بە هەمان شێوەیە و دەکرێت بە دڵنیاییەوە خراتریشە چونکە لەبەر ئەوەی دەسەڵاتی کوردی کە کورد دەبتەوە لە هەردوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانی یەک پاکێجن یعنی بۆیە لەوانەیە لە با بڵێن لە دەرکەوتەدا تۆزێک جیاوازی دەربکەوی ئەگەرنا یەک بنەمانە یەک سیستەمی بەڕاستی دەتوانین بڵێن دیکتاتۆریە تەمەشا دەکەی با بڵێن لە شارەی تۆزە بچووکترن قەزان ناحیەن بەڕاستی لق و مەڵبەندەکان حکوومەت و دەسەڵاتی تەواون لەو شارانە لەو شارە بڵێن کە بچووکترن پەرلەمان ئیشی لێ ناکە حکوومەت ئیشی لێ ناکە هەموو بڕیار و هەموو با بڵێن ڕێنوێنیکردنی خەڵکو و ئیدارەدانی خەڵکی بۆ جۆرە تند و تیژیا مەڵبەند و لقەکان دەکەن. یەکێک لە پایەگرنگەکانی دەسەڵاتێکی دیموکراسی بریتە لە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانیشدا زۆر جار دەسەڵاتی سیاسی لە کوردستان بانگەشەوە دەکات کە ئازادی ڕادەربڕینی فراهم کردووە بۆ تاکەکانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەوەی لە ئەرزی واقعیادا دەبینرێ کوشتنی ئازادی و کوشتنی دەنگە ناڕازیەکانە هەموو ئازادیەکان بە جۆرە لە جۆرەکان لە ژێر هەڕەشەدان لەسەروی هەمویانەوە ئازادی ڕادەربڕین بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت دەسەڵاتێکی دیموکراس و خزمەتگوزارمان هەبێ دەبێت گوێ لەو دەنگە ناڕازیانە بگرێ دەبێت گوێ لە هەموو ئەو پێشنیار و ئەو ڕاوبۆچوونە جیاوازانە بگرێت کە خەڵک لێرە و لەوێ لە دەرەوەی دەسەڵاتی سیاسی لە دەرەوەی حزبەکانی حکومڕان هەیەیانە و بۆ ئەوەی هەمومان خۆمان بەخاوەنی ئەو نیشتیمانە بزانین هەمومان پێمان وابێت کە دەسەڵاتەکە هی خۆمانە نەکو دەسەڵاتێک سەپێنراو بەسەرماندا کە ئازادیەکانی خۆمان و ئازادی ڕادەربڕینیش سەرکوت دەکا و ئەوەی دەیەوێ ئەو ئەجەندای دەیەوێ ئەوە دەسەپێنێ بەسەر خەڵکەکەیدا بە دڵنیاییەوە ناتوانێت چونکە ئێمە بینیمانە لە هەموو دەسەڵات مێژووی وڵاتان دیارە هەموو ئەو وڵاتانێک کە ئازادی ڕادەربڕین تێدا سەرکوت کراوە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک جۆرێک لە خەباتی دۆزیوەتەوە تاوەکو ڕزگاری بێت لەو دەسەڵاتەی کە ئازادی ڕادەربڕین قۆرق دەکات و ئازادی ڕادەربڕین دەکوژێت بەداخەوە هەموو حیزبەکانی کە بە دیموکراسی و بە ئازادی بە دروشمی گەورە گەورەوە دەست پێ دەکەن لە کۆتایی سەر دەچێشن بۆ دیکتاتۆری و بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین تەنانەت بەداخەوە لە ماسی تۆنگەوە و لە شۆڕشی سینیەوە ئەوە سەری هەڵداوە تەنانەت وای لێ ماسی تۆنگ چی شۆڕژێر و چی ئەوانەی ئازادی ڕادەربڕین دەیانگری و دەیان کوژی و ئێستا بەداخەوە لەو هەرێمی کوردستانە وای لێ هاتووە خەڵک گیراوە لەسەر کۆمنتێک لەسەر لایچێک لەسەر ئازادی ڕادەربڕین بەداخەوە وای لێ هاتوانی هەر کەسێک کە قسەی دڵی خۆی دەکات دێن بە زەوری دانپێدانان وای لێ دەکەن کە پەشەمام تۆ پێچەوانە قسەکەی خۆی بکاتەوە بەداخەوە وڵا داواکاری میوە دەنجی هەرێمی کوردستان کە کراوە بیگەێنن بە دەرەوە تەمەشارێکی کەناڵی ڕاگەیانن کە قسەی خەڵک دەوەگەوازێتەوە قسەی خەڵک دەکات قڕجی دەگرن دای دەخەن دەی سووتێنن ئەو ڕۆژنامە نووسە لێ دەدەن دەی کوژن تیرۆری دەکەن داواکارن لە زیاتی ئێمە کە ئەوە ئەرچی ئێمە بیکەن نەک ئەوان دەنجی ئێمە بە دەرەوە بگەین بۆی هەندێکی ڕووی ئەوانە ناشرین بێ لە ناوخۆ لە دەرەوە